اما روزانه الحمد لله ليره تقريبا 200 حتى 300 نفر ليره افطار دكاتوا زیاتر لە 200 کەس پێکەوە لە مزگەوتی حاجی عوسمان لە مامزاوە بێکەوە ڕۆژەکانیان دەشکێن و نانی ئێوارەش بێکەوە دەخۆن. ئەوەی ئەمڕۆ لێرە لە بری ئەوەی چەند ڕۆژەکە نیسک و خورما و ئەودات ئەمڕۆ برنج و شلە و گۆشت لێرە ئامادەکراوە بۆ ڕۆژوانانی کە لێرە ڕۆژەکەی خۆیان دەشکن. جا دەبێت قسە لەگەڵ مامۆستای مزگەوتەکە بکەم و لەسەرەوە بابەتە بزانم ئەوان ڕۆژانە هەموو ڕۆژەوە بەو شێوازە سفران ڕازی درراوەتەوە یاخود تەنها ئەمڕۆ بابەتەکە جیاوازە. مامۆستا جان سەلامی خوات لێ بێتن، خوا قبوڵی کردی ئینشاءالله. باسی ئەوم بۆ بکەم ڕۆ سفرەکەتان جیاوازە. ئێوە ڕۆژانە لێرە ئامادە دەکەن خواردن ئامادە دەکەن یاخود چەند کەس لێرە؟ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم دەستان خۆش بە یاخوا ئەمە ڕۆژانە الحمد لله لێرە تقريبا 200 حتى 300 نفر لێرە ئیفتار دەکاتەوە. نیسک لێرە تەوزیع دەکرێ و خورمایە و زۆر جار پاقلاوەیە و لەفەیە و گرنگش ئەوەیە بەڕاستی گرنگ ئیفتارکردنەوە و خواردنەکە نییە بەڕاستی، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ بەرەکەتی ئومەتی من لە زوو فتارکردنەوە و لە درەنگ پاشێوکردنە. بەڕاستی بەرەکەتەکی گەورەیە بە کۆمەڵکە ئەوها و ئیفتارە دەکرێتەوە و هەروەها بەڕاستی ئەوە برایەتی دەگەێنێ، تەبایەتی دەگەێنێ، برایەتی مسلمانان دەگەێنێ. ئەوە وازباتەکی دینیە ئێمە جێبەجێی دەکەینکەوە دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوەة. بەڕاستی برایەتی مسلمانان لەوە بە دەردەکەوێت، لەو پێکەوە ژیان و دانیشتن و ئیفتارکردن و یەک سفرەی و خواردن و بەڕاستی ئیتر سوپاسان دەکەم و خوای گەورە ڕۆژی هەموو قبولکە ئینشاءالله. دەست خۆش بێتم. دەبینم منداڵانی ژێرە ڕوڵەکی کاریگەریان هەیە، تا چەند بۆ منداڵان کاریگەری هەیە بەیەکەوە ناخواردن لەسەر سفرەیەک لەناو مزگەوت؟ طبعا بەڕاستی ئەوە وەکو یعنی ڕاهێنانەکە لە بۆ ئەو منداڵانە کە ئەوها دەبینن هەموو مسلمانان بەیەکەوە دادەنیشن و ئیفتار دەکەنەوە، ئەوە وەکو ڕاهێنانەکە لە بۆ ئەوان فێری دینەکە دەبن، فێری ئەخلاق و بەها باڵاکانی ئیسلامەتی دەبن. بەڕاستی زۆر باش مامۆستا جان، دەست خۆش بێت. وەکەوەی مامۆستا باسی کرد لێرە ڕۆژانە 200 بۆ 300 کەس لەگەڵ بانگی ئێوارە ئەفتار دەکەن و جا کۆمەڵە گەنجێکی ژێر هەن کە من قسەم لەگەڵیان کرد ئەوان لێرە ڕۆژانە ئامادەکاری دەکەن و سفرەدا دەخۆن و دەمێ قسە لەگەڵیان بکەم. کاک ئیبراهیم سلااوت لێ بێتن، خوای گەورە لێدانی قبول کردو ئینشاءالله. ئامین ئەزمایەکەم لێش. ئەگەر پێم لێوە ڕۆژانە لێرە چی ئامادە دەکەن بە گشتی دەبینم وەکو چەند گەنجێک لێرە مزگەوت دەڕازێنەوە، ئەمە چی واتانە دەکە ئەوە ڕۆژانە بە دڵەوە کارە بکەن؟ بەنای خوای گەورەم میهرەبان پیرۆزبای ماژ ڕەمەزان هەم مسلمانان زیان دەکەم. وڵای ئەو هەم ڕۆژەی 120 ئاز دەکەین مانیسک ڕۆژی وای لەفەری ڕۆژی پاقلاوەدی ئێستا ئەوڕۆ توشبنج گۆشتمان لە هاتیە هەڕۆژەی خۆهان نەکەنێت ئەو ڕۆژەکان کام ڕۆژی نیسکە بەس ئەوڕۆ توشبنج گۆشتە. باشە ئەوەی لێرە ترش و برنج و گۆشت بخوای ینی تەواو نە بسۆمالانی ئاتمان بسۆمان ناوی خۆ تێکوان ناوی ساگەوە ئازرا ماشەڵڵا توشبنج گۆشتە ئازرا بسۆمان ناوی ناخوات تا عگەوە بیتن.